ماریا زۆر سپاسە دەکەم بۆ بەشداریت لەم دیمانە کورتەدا. سەرەتاش حەز دەکەم بزانم چی وای لێ کردی کە بچیتە ناو ئەدەبی کلاسیکی کوردی یا ئەدەبی کوردیەوە بە گشتی؟ دەستپێکردنی ئارەزوم بۆ شاری کوردی لەو کاتەوەیە کاتچوومە شاری سلێمانی و بوونم بە مامۆستا لە زانکۆی ئەمریکی لە عێراقی سلێمانی. دەست بەجێش ئەوەم لا ئاشکرا بوو نەک هەر شاری نوێی کوردی بەڵکو شاری کلاسیکیش وەرنەگێڕراون تەنها وەک ئەدەبێکە هەر لە ناوخۆی داماوەتەوە و وەرنەگێڕراوەتە سەر ئینگلیزی. ئەمەش بۆ من دەرفەتێکی زۆر گرنگ بوو تام ئەدەبە زێد بکەمە سەر ئەدەبی جیهانی. ئەو ئەدەبی وەک ئەدەبی جیهانی دەیبینین. بۆ ئەدەبی کلاسیکی ئەدەبی کلاسیکی یەکێکە لە ئەدەبە قوڵەکان، یەکێکە لەو جۆرە ئەدەبانەی کە خاوەنی شاعیرانی ئێجگار گەورن، شاعیرانێک کە بە ڕوانینی هەم فەلسەفی هەم ئاینی هەم سۆفیزم ئەمانە هەموو تێکەڵن. ئەمە ئەرکێکی قورس نەبوو بۆ تۆ؟ I like to tell my co-translators that we start in impossibility. حەز دەکەم بە هاوکارەکانم بڵێم بۆ ئەم پرۆسەی وەرگێڕانە لە مەحاڵەوە دەستمان پێکرد. کاتێک دەتەوێت شعرێکی کوردی بکەیتە ئینگلیزی یانیش هەر شارێک لە زمانێکی ترەوە وەربگێڕیتە سەر زمانێکی تر بەوە دەست پێ دەکەیت کە ئەمە کاری نەکردەیە. ئەو کاتەش کە دەست پێ دەکەیت ئیتر چەندێک بتوانیت هەوڵی تێگەیشتن و فێربوونی زیاتر دەدەیت لە هەموو ئەو کارە مەحاڵانە. بەڵێ سۆفیزم، بەڵێ فەلسەفە، بەڵێ ڕەهەندی فراوان لە ئاینی ئیسلام لە مێژوو، تێگەیشتن لە پەیوەندیەکانی ئەو کات لەگەڵ ئیمپراتۆریەتی عوسمانلیدا ئەمانە بێلەوەی کاریگەریەکانی شعری فارسی و عەرەبی و تورکی ئەو کاتانە کە گواسترا بوونەوە ناو ئەدەبی کوردی هەر هەمویان پرۆسەی وەرگێڕانی ئەم وێنە شعرانیان ئاڵۆز و قرس دەکرد. بەڵام دەشبێت بڵێم ئەو سەختی و قورسیانە چێژی تایبەتی خۆیان هەبوو. قورسترین شتێک لەم پرۆسەیەدا چی بوو بۆ تۆ؟ That's a very hard question. ئەمە پرسیارێکی زۆر قورسە. پێم وایە ئاسانترین شتێک بۆ من دۆزینەوەی ئەو کەسە گونجاوانە بوون کە پێویست بوو کاریان لەگەڵ بکەم. یەکێک لە گەورەترین سەرسوورمان و خۆشترین شتەکان بۆ من لەم پرۆسەیەدا ئەو کەسانە بوون کە لە کوردستان دۆزیمنەوە تا پێکەوە کار بکەین و یارمەتی فێربوونیشم بدەن بۆ تێگەیشتن لەنەوەکان لە ئاینەکان لە ڕەهەندە سیاسیەکان. بەڕاستی یارمەتی دەربوون تا باشتر خزمەت بە شار بکەم. قورسترین شتێکی جیاوازی نێوان هەردوو زمانی کوردی و ئینگلیزیە. ئەوەی مەبەستم بیڵێم ئەوەیە ئێمە لە زمانی ئینگلیزیدا دەمانەوێت ئەبستراکت بین، وەک ئەوەی دەڵێن دەتبەخشم یان بێهیوات کردم. بەڵام لە کوردیدا بۆ نمونە دەگوترێت گردنت ئازاد بێت یان دەستت شکاندم. زمانی کوردی زمانێکە لە جستەدایە وەک ئەوەی دەگوترێت جەرگم، چاوەکەم یان کە دەگوترێت سەرسرم، سەرچاوم. زمانی کوردی چۆنایەتیەکی کۆنکریتی بە ئازیزگرتنی تێدایە کە لە ئینگلیزیدا نایبینم یان خەریکەوەن دەبێت. جابوویە قورسترین بەش لەم پرۆسەیەدا هێشتنەوەی ئەو چێژەیە لە زمانی کوردیدا. زمان بنەمایەکی ئێژگار گرنگە بە تایبەتی لە مەسەلەی وەرگێڕاندا. کاتێک کە تۆ بڵین وەرگێڕانی دەقێکی کلاسیکی دەکەی چۆن دەتوانی لەو زمانە تێبگەی؟ ئایا زمانە کوردیەکەی تۆ ئەوەندە باشە کە بڵێم هێندەی ئینگلیزیەکەت باش بێ بۆ وەرگێڕانی دەقێک؟ نانە هەر ڕۆژێک هەوڵی خۆفێرکردنی زیاتر دەدەم لە زمانی کوردیدا. ڕێزم بۆ هەموو ئەوانە زیاتر دەبێت کە لە هەوڵی فێربوونی زمانێکی تردان. بەڕاستی پرۆسەیەکی زۆر قورسە. خوێندنەوەم لە قسەکردنم زۆر باشترە. هەر بۆیە دەتوانم لە پرسیارەکانی تێبگەم بەڵام بە ئینگلیزی وەڵام دەدەمەوە. دەزانم خۆشم ئەمەم پێ شەرمە، بەڵام هەموو ڕۆژێک زیاتر و زیاتر فێر دەبم و هەر دەقێکی شعرێکیش زیاترم فێر دەکات. دەزانی هەر ئەوهاش فێر بووم هەر جارە و شعرێک وەردەگەڕم. زۆر جار هاوڕێکانم بەگاڵتەوە پێم دەڵێن گەر بچیت بۆ نەخۆشخانە ناتوانیت بڵێیت ئازاری ئەژنۆم هەیە، بەڵام بە ئاسانی دەڵێیت ئازاری فیراق یان بمرم لە ئازاری فیراقە. دەتوانم ئەم وشە شعرانە بڵێم کە ڕەهەندی سۆفیزمیانیان هەن کەچی ناتوانم بڵێم بزمارێک چوو بەقات. ماریا زۆر سپاس دەکەم بۆ ئەم دیدارە کورتە. زۆر سپاس بۆ تۆ، زۆر خۆشحاڵم.